هەر لە سەرەتاوە سوعودی و ئیمارات بە ئامانجی دیکەوە چوونە جەنگی یەمەن و مەبەستیان نەبوو هاوکاری حکوومەتی یەمەن بکەن و کودەتای حوسیەکان کۆتایی پێبهێنن. پێشتر بە ڕێکەوتنی ڕیاز کە عەلی عەبدوڵڵا ساڵح واژووی لەسەر کرد، ڕێگریان کرد لەوەی خواستی شۆڕژگەرانی بەهاری عەرەبی لە یەمەن سەرکەوێت، چونکە بە بۆچوونی سوعودی و ئیمارات ئەگەر لاوانی ئەو وڵاتە سەرکەوتنایە، ئیسلامیەکان و ئیخوان موسلیمین دەسەڵاتیان دەگرتە دەست. بۆیە ئەو کاتە ڕێگەیان ئاوەڵا کرد بە هاوپەیمانی حوسیەکان و هێزەکانی سەرۆکی پێشوو کودەتا بەسەر حکومەتدا بکەن و حوسیەکان لە ماوەیەکی کورتدا دەسەڵاتیان لە پایتەخت و زۆر شوێنی ستراتیژی وڵاتە گرتە دەست. کاتێکیش سوعودی و ئیمارات و هاوپەیمانەکانیان بە ناوی گێڕانەوەی شەرعیەت هێرشیان بۆ سەر یەمەن دەست پێ کرد، مەبەستیان ئەوە نەبوو یارمەتی ئۆرگانە فەرمیەکانی یەمەن بدەن بۆ ئەوەی بتوانن ناوچە ڕزگارکراوەکان بەڕێوە ببەن و وڵاتەکەیان ڕزگار بکەن. بەڵکو حکوومەتی ئیمارات لەو ناوچانەش کە شۆڕژگەران ئازادیان کردبوو لەژێر ناونیشانی هێزەکانی پشتێنەی ئەمنی میلیشیای سەر بە ئیماراتی دروست کرد کە ئەم هێزانە تۆمەتبارن بەکردنەوەی چەندین زیندانی نهێنی و گرتن و ئەشکەنجەدانی لاوان و زانایانی ئاینی و دوجار تیرۆر و شوێن بزرکردنیان کە لە چەندین راپۆرتی ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤدا ئاماژەیان پێکراوە. ئیمارات و سوعودیە لە دوای ئەو چەند ساڵە بە هەزاران جار بۆمبارانی ناوچە جیاجەکانی یەمەنیان کردووە و بە هەزاران هاوڵاتیان کوشت و بریندار کردووە. بەو گەماروی کە خەسوویانەتە سەر ئەو وڵاتە ئێستا زیاتر لە 12 ملیۆن خەڵکی ئەو وڵاتە لە برسێتی و قات و قڕیدان و ئەگەر یارمەتی خێرای نەتەوە یەکگرتووەکانیان پێنەگات ژیانیان لە مەترسیدایە. ئیمارات و سوعودیە نایانەوێت حکوومەتێکی بەهێزی نیشتیمانی لە یەمەندا دروست بێت، هەر لە تیرۆری سەرۆک ئیبراهیم حەمدیەوە کە لە ساڵی 1970دا بە پیلانی سوعودیە لەلایەن سوپاوە تیرۆر کرا کە ناوبراو لەو کاتەدا بەرنامەی یەکگرتنەوەی هەردوو پارچەکەی یەمەنی هەبوو. ئێستا ئیمارات زۆربەی بەندەرە گرنگەکان و دوورگە ستراتیژیەکانی یەمەنی کۆنتڕۆڵ کردووە و هێزی خۆی و کۆمپانیا ئەمنیە جیهانیەکانی تێدا جێگیر کردووە. سوعودیش سەرەڕای ناڕزایی جەماوەری و دووری پارێزگای مەهرە لە جەنگی حوسیەوە کە دەکەوێتە سنووری عومانەوە بەندەری ستراتیژی مەهرەی داگیر کردووە و بەنیازە بەهۆی ئەو بەندەرەوە بۆری گوێزانەوەی نەوتی خۆی بباتە سەردەریای عەرەبی و خۆی لە مەترسی داخرانی گەروی هورمەز ڕزگار بکات.